موضوع الرواتب. بابەتی موچە و داهات لە زۆر دانیشتن و کۆبوونەوەی تاکە کەسی و گشتیدا باسم کردووە. یاسای بودجە کە ئێمەی خستە سەر ڕێڕەوی وەرگرتنی داهاتی نەوتی و نانەوتی ڕێڕەوێکی ڕوون بوو، بە تایبەتیک لە چارەسەرکردنی گرێبەستە نەوتیەکان کە تێیدا تێبینی و گرفت هەبوو و بە درێژایی ساڵانی ڕابردوو جێگەی ناکۆکی بوون. بڕیاری دادگای پاریس پاڵپشتێکی زیادی بۆ ئێمە دروست کرد بۆ ڕێخستنی ڕێڕەوی دروستی هەناردەکردنی نەوت، بەڵام ڕوبەڕووی بربەست بووینەوە بەهۆی ئەوەی هیچ بڕگەیەک جێبەجێ نەکرا. بڕگەکان سەبارەت بە هەرێمی کوردستان جێبەجێ نەکران. داهاتە نانەوتیەکان هێشتا لە نێوان ئێمە و هەرێمی کوردستان جێی ناکۆکین، هەروەها لەسەر گومرگ و بەڕێوەبردننی باجی ناوخۆی و باجی دیکە هەر ناکۆکین. ئەنجومەنی وەزیرانی ئابووری سەردانی هەولێری کرد و کۆبوونەوەکان ئاماژەی ئەرێنی بوون، بەڵام لە جێبەجێکردندا شکستمان هێنا. گەیشتینە قۆناغی بڕیاری دادگای فیدراڵی. هەندێک کەس قسەیان لەسەر پێشینە کرد و دەڵێن نایاساییە. بەڵێ، ئێمە وەک قەرز دامان نەک پێشینە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران. ئەمە ئەرکێکی یاسایی و ئەخلاقیە بۆ حکوومەت و پەرلەمان. بابەتی موچەی فەرمانبەران بەرپرسیارەتی شەرعی و ئەخلاقیە، چ لە هەرێمی کوردستان بێت یان لە ئەنبار یان بەسرە. بەو جۆرە چارەسەرمان کرد و قەرزمان لە بانکەکان وەرگرت تا بڕیاری دادگای فیدراڵی هات کە حکوومەتی ناچار کرد موچە بدات. لە بودجەدا 950 ملیار دینار بۆ موچەکان دیاری کرابوو، بەڵام ژمارەکان کەمتر لە 950 ملیار بوون. ئەمەش بووە هۆی کورتێنانی داهات لە ئێستادا کە ناچارمان دەکات لە 3 مانگی کۆتایی ساڵدا تەنیا 700 ملیار دینار بۆ موچەکان بدەین. ئێستا بە بڕیاری هەمواری یاسای نەوت دەتوانین چارەسەرێک بدۆزینەوە. هیچ دژایەتی یان هەڵوێستی سیاسی یان فەرمی نییە کە بەو هۆیەوە موچەمان نەناردبێت. ئێمە بڕیاری دادگامان جێبەجێ کرد و موچەکانماندا، بەڵام بە دڵنیاییەوە پێویستە لەسەر حکوومەتی هەرێم کە بڕگەکانی دیکە جێبەجێ بکات، بە تایبەتی داهاتە نانەوتیەکان، هەروەها پابەند بێت بە گومرگ و باجەکان. ئەوان پابەند نەبوون. ئەوەش کاریگەری لەسەر داهات و پاراستنی بەرهەمی ناوخۆ لە پارێزگاکانی دیکە دەبێت. بۆیە ناچار بووین بەشی گومرگ مەفرەزەی پشکنین بۆ جێبەجێکردنی یاساکان دابنین. كانت أقل من 950 فظهر العجز اللي عندنا حاليا اللي هو اضطرينا الثلاثة أشهر الأخيرة من هذا العام ما عندنا غير 700 مليار ندفع لرواتب الموظفين.